سەدا هەشتای پێشێلکاریەکان دەستگا ئەمنیەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دەدەن. ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان ئاماری پێشێلکاریەکانی ساڵی ڕابردووی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بڵاوکردەوە. بەپێی ئامارەکە بێت لە ساڵی ڕابردوو 164 حاڵەتی پێشێلکاری هەبووە لە جۆرەکانی دەستگیرکردن و لێدان و وەرگرتنی بەڵێننامە و هەڕەشە و ڕێگەنەدان بەڕووماڵ. زۆری پێشێلکاریەکان دەستگیرکردن 21 حاڵەتمان هەیە، ڕێگەنەدان بەڕووماڵکردن 78 حاڵەت، هێرش و سوکایەتی 9 حاڵەت، لێدان 1 حاڵەت، شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی 2 حاڵەت، هەڵکوتانە سەردەستگا 3 حاڵەت، نانبڕان 26 حاڵەت، دەست بە سەرداگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانی 9 حاڵەت، هێرشی ئەلکترۆنی 2 حاڵەت، کۆی گشتی حاڵەتەکان لە تەواوی هەرێمی کوردستان 164 حاڵەتە. ئەگەر باس لە حاڵەتەکان بکەین لەسەر پارێزگاکان 78 حاڵەت لە پارێزگای هەولێر، 11 حاڵەت لە پارێزگای سلێمانی، 37 حاڵەت لە پارێزگای دهۆک، 10 حاڵەت لە پارێزگای هەڵەبجە. سەرۆکی ڕێکخراوی پەیامنێرانیش باز لەوە دەکات بەهۆی ئەوەی حکوومەت و لایەنی پەیوەندیدار هەوڵی چارەسەرکردن و دووبارە نەبوونەوەی پێشێلکاریەکان نادەن لە ناچاری ئەمساڵ ئامارەکانمان بڵاو کردەوە. دوو راپۆرتمان ڕاگەاندەوە ساڵیش راپۆرت سێم بوو بەداخەوە ینی بەرپرسانی هەرێمی کوردستان لە ئاستە و هەموو پێشێلکاری و هەموو راپۆرتانە بێدەنگن یعنی نەدایان هەوێ کێشەکان چارەسەر بکەن نە بنبرج دەکەن ئێزەکەوابی ئەو ماندی بوونە و ئەو هەموو پێشێلکاریانە پێم وایە زیادەیە ینی ئەمە ئەنجامیدان بەداخەوە کە لە وتارەکەش ئاماژەمان پێکرد زۆر بایەق بە راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەدان ینی کاتێک راپۆرتێکی نێودەوڵەتی لەسەر دۆخی ڕۆژنامەنووسیە لەسەر ئازادی ڕادەم لە هەرێمی کوردستان ینی قسە ئەکاتن ڕاستە و خۆ حکومەت دێتە خەت و وەڵامیان ئەداتەوە هاتبوون تاوەکو ببوورە ئێمە لە ڕاستە خۆدان. بەپێی ئامارەکان 78 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەولێر ئەنجام درراوە و 37 حاڵەتیش لە دهۆک بووە، هەریەکە لە شارەکانی سلێمانی 11 حاڵەت و هەڵەبجەشدا حاڵەتی پێشێلکاری تیادا ئەنجام دراوە. سەرجەمی حاڵەتەکانیش بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی ڕەگەزینێر ئەنجام دراون و هیچ پێشێلکاریەک بەرامبەر بە ڕەگەزیمێ نەکراوە. لە لێدوانێکی تایبەتیشیدا بۆ پەیام سەرۆکی ڕێکخراوەکە ڕایگەیاند سەرەڕای ئەو پێشێلکاریانەی لەلایەن دەسەڵاتەوە ئەنجام دراون 28 حاڵەتی دیکەی دەرکردن و هەڵوەشانەوەی گرێبەستی کارکردن لەلایەن دەستگاکانی ڕاگەیاندنەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دراون. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.